ئەو گۆرانش تایبەتی لە تەرەف خۆم و پێشکەشە بام کاکە باوانی ئەزیز کاکە باوان گۆمەڵی بە تایبەت پێشکەشە بۆ براسە داواکاری کاکە باوانە بە تیری چاوێ بۆ دڵی بردێن ڕقێم لە ئیش بوو تۆ فێر دەکردێ من عاشق نەبوو ئاوات لێکردێ کە عاشقت بوو لەبیر دەکردێ ئیتاڵی دووریەکان بەدڵ بکێشێ لەسەر خەیاڵێت فریمێ ڕێژێ قەدی خایال نەکەی تۆ لە یاد بکە مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە شامانە کاکە باوانی ئەزیز بژێ تایبەتە بۆ کاکە ئاڕۆزی دەلاک بە تایبەت بۆ برازە چاوان قەسامی دەخوات ود من پاکێ بمێنمی تۆ بمیرمی خاکێ بۆ چادرۆت کرد هەی بێوەفایای پەناوە مێناوە بەدایەنیتا ئیتاڵی دووریەکان بەدڵ بکێشێ لەسەر خەیاڵت پرمێزە ڕێژێ قەدی خایاڵ نەکەی تۆ لە یاد بکە مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە دوباره تایبەتە بۆ کاکە سەروەری حاجی ناصر بۆ برازە بە تایبەت شەریبێ گلایی لە لای خوداکە لەگەڵ بێوەفا دڵداری ناکە شەریبێ گلایی لە لای خوداکە لەگەڵ بێوەفا دڵی داری ناکە زامی بێوەفا وەسە زەخمی مار ئینسانی ئاخر مار ناگرێ بەیان ئینسانی ئاخر مار ناگرێ بەیان ئیتاڵی دووریەکان بەدڵ بکێشێ لەسەر خەیاڵت فرمێزە ڕێژێ قەدی خایاڵ نەکەی تۆ لە یاد بکە مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە مەگیار ڕۆژەی کۆچ بۆ خاک بکە وخيرت خير بيه ياري يتاني منيت بجيش
بماڵەوەی ئۆخرت خێری بێ یاریەتایی هی منێت بەجێش بێماڵەوەی تەنیا گوناهێ خۆشەویستی بوو هی بۆ بەجێ دێشتێ تۆی لە خۆبایی هی بۆ بەجێ دێشتێ تۆی لە خۆبایی هی تاڵی دووریەکان بەدڵ بکێشێ لەسەر خەیاڵم فرێمێ زەڕێژێم قەدی خایەڵ نەکەی تۆ لە یاد بکەم هی مەگیار و ڕۆژەی کۆچ بۆ خاک بکەم هی مەگیار و ڕۆژەی کۆچ بۆ خاک بکەم ئەی ماشەڵڵا گۆرانش لەبەر پێچەشەوە مەجلیسە جوانە بەتایبەت بۆ برازانە بەتایبەت چاوانە دڵەگیان لەبیردا هەموو ئێوارە هی دەستیەکی مانەگێ لە ژێری بارە هی لەبیرت مابێ شەوەکەی کامجۆ هی تکاو ناڵەی بێ گریە و ناڵای تۆ هەری واکومەلیێ بشێوێ لانای هی لانەم شێواوە بەخاتری دانای هی بەخاتری دانەی نیموە دنیاوە وەک کەشتی خەرقێ بەتای دەریاوە وەک کەشتی خەرقێ بەتای دەریاوە بۆ کاکارۆزی دەناک کاکە باوان کۆمەڵەی چاوانە بژێ سوێندم بەخوایە کە دەیپەراستێ ئەڵقەی تۆ نەبێ نایکە مەداستێ تۆ ژەڵخەکەی مێ بکارە داستێت پیایە بڕوانە بە چاوی ماستێ هەری واکومەلیێ بشێوێ لانەی هی لانەم شێواوە بەخاتری دانەی هی بەخاتری دانەی نیموە دنیاوە وەک کەشتی خەرقێ بەتای دەریاوە وەک کەشتی خەرقێ بەتای دەریاوە هەڵگۆرانش بۆ مەجلیسە جوانە بەتایبەت پێشکەشەوە برازانە تایبەت بۆ کاکەژی ماڕەز بەتایبەت چاوانە دەی یاران چۆن بڵێ دڵم خەمبار یاران چۆن بڵێ دڵم خەمبارە چاوم چاوەڕێ هاتنی یارە چاوم چاوەڕێ هاتنی یارە نەشەڕیمان بووە نەدڵی گیرانی هی نەشەڕیمان بووە نەدڵی گیرانی کەوتوە سەبەیمان کار پەشیمانی کەوتوە سەبەیمان کار پەشیمانی بۆ کاکا کەیوان شارەزۆری بەتایبەت بۆ کاکا دانیاری ئەزیز بۆ کاکە دانیار سەنگاوی چاوانە بژی دەی خودا بیسێنە نوری لە چاوان خودا بیسێنە نوری لە چاوان دووری خەیتەوە لە ماڵ باوانی دووری خەیتەوە لە ماڵ باوانی
أمي واريا محزونة بدم ياري بريدك يا برو شاريكو ياري بريدك يا برو شاريكو تايبة أبوك كاكا حمد شوار بخيبة تايبة تشكشو برازا دايما مالمي بوچاس كان يجيب وكيل من مالم بوچاس كان يجيب وكيل قداي دكا شاوم لطول قداي دكا شاوم لطول نشري مان بوان ندل قراني كوت وسبيمان كارب الشمالي كوت وسبيمان كارب الشمالي كيش كيف شامل زور